ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت هەمێوارەیەش لە بەرنمەیەکی تری فایل و دیاردا لەگەڵتان دەبم. زۆر هەوڵمدا تەوەری گرانبوونی بانزین نەکەم بە تەوەری بەرنمەکەم و چەند هەفتەیەکە دەمەوێت لە چاوەڕوانی ئەوەدا بمزانم گرفتەکە بەکوێ دەگات بەشکم بەرەو چارەسەر بڕوات و ئێمە بەرنامەی لەسەر نەکەین، بەڵام بینیمان نەک بەرەو چارەسەر ناڕوا، بەڵام دۆخەکە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت. لەگەڵەوەی با بڕیارێکی وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاری ئەوە دراوە کە نرخی بنزین جێگیر بکرێەوە لە 850 دینار بۆ هەر لیترێک زیاتر نەبێ، بەڵام تاکو ئەم ساتێک کە ئێمە بەرنامەی تێدا دەکەین بڕیارەکە جێبەجێ نەکراوە و خاوەنی بنزینخانەکانیش باس لەوە دەکەن کە ئەو بڕیارە جێبەجێ ناکەن ئەگەر بێت و ئەوانیش بە نرخێکی کەمتر بنزینیان بۆ دابین نەکرێت چونکە لە زەرەردا دەبن. ئەوان باس لەوە دەکەن ناکرێتەوە بۆ لیترێک 1000 دینار ئەو بنزینەکە بکڕێ، بەڵام لە بەرامبەرا بیاتەوە بە کەمتر لە 1000 دینار. ئەمە گرفتێکە لە ئێستادا بۆ هاوڵاتیان و بە تایبەت شۆفێران لە هەرێمی کوردستان دروست بووە و دەبینین ینی هەر ماڵێک لانی کەم شۆفێرێک دوو شۆفێری تێدایە و بۆیە بەڕاستی ئەمە بۆتە گرفت. سەرباری و گرفتانەی ترکە هەیە، کارەبادی سانکێشەی تایە، غاز جارێکی ترگرفتی بۆ دروست بۆتەوە، سوتەمەنی بە شێوەیەکی گشتی، بەڵام بابەتی بنزین بابەتێکە کە پێویستە ئاوەڕی جدی لێ بدرێتەوە و چارەسەر بکرێت. لە کاتێکدا دەبینین نرخی بنزین جێگیر نییە لە شارەکان، لە سلێمانی بە جۆرێکە، لە هەولێر بە جۆرێکە، لە دوهۆک و ئەو شارانی تر بە جۆرێکە، لە کەرکووک و بەغداد بە نرخێکی ترا. یعنی ئەمە نیگەرانی لە لای هاوڵاتی دروست کردووە. ئەگەر قرارە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێکن لە عێراق، بۆچی لەو بابەتانەشدا یەکسانی دروست ناکرێت بۆ ئەو جیاوازیە زۆرە هەبێت. جا ئێمە لە درێژەی بەرنمەکەدا باسی دەکەین بزای نرخی بنزین لە کەرکووک و بۆ نمونە بەغاو ئەو ناوچانە چۆنە و لە لای ئێمە جیاوازیەکە چییە و هۆکارەکەی چییە و چۆن دەبێت چارەسەر بکرێت. لەگەڵیشیدا نیگەرانی شۆفێرانی بەتایبەت تەکسی و پاس کە ئەوان زیاتر لە شۆفێرێکی ئاسایی ئەم نیگەرانیان بۆ دروست بوو، چونکە بەڕاستی وای لێ هاتووە، یعنی ئەوان باس لەوە دەکەن کە ئۆتۆمبیلەکانیان لە ماڵەوە ڕابگرن ئەو کاتە لە خێران زیاتر وەک لەوەی کە ئیش بکەن، چونکە بەشێکی زۆری پارەکەیان بۆ بنزین دەڕوات. جا ئێمە هەوڵ دەدەینم ئێوارێ لەسەر بابەتەکەم گفتوگۆ بکەین و بزانین بەڕاستی ڕێگاکانی چارەسەر بۆ جێگیرکردنی نرخی سوتەمەنی و بە تایبەتیش بنزین چییە. هاوکارم دنیا راپۆرتێکی لەسەر و بابەتە بۆ ئامادە کردوین، پێکەوە بینەری دەبین و دواتر لەگەڵتان بەردەوام بین. فەرمووی. گۆڕانکاری و بەرزبوونەوەی بەردەوامی نرخی سوتەمەنی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ناڕزایەتێکی زۆری هاوڵاتیانی بە دوای خۆی داهێناوە. سەرباری بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم بۆ دیاریکردنی نرخی هەر لیترێک بنزینی نۆرماڵی بازرگانی کە لە 850 دینار زیاتر نەبێت، بەڵام لە زۆربەی پارێزگاکان بڕیارەکە جێبەجێ نەکراوە و نرخەکە بە بەرزی ماوەتەوە. خاوەنی بنزینخانەکان دەڵێن خۆیان بنزینەکەیان بە نرخێکی گرانتر لە نرخەکەی حکوومەت کڕیوە، بۆیە لە ئێستادا ناتوانن بەو نرخە بیفرۆشن. لێرە ئەگەر سیرکەین لە هەموو هەرێمی کوردستانە بڕیارەکە ئێشتا ماوێتی جێبەجێ بکرێ، چونکە ئەوەی کە هەیە لە بنزینخانەکانە بڵێن سوتەمەنی هاوڵاتی خۆیەتی هی خاوەنی بنزینخانەکەیە، چونکە ئەو بنزینی کە بە دەستمانەگا هەرزانەکە ئەتوانین بە هەرزان بیفرۆشین، دیارە پرۆسەکە خۆی ئەوێت، چونکە پرۆسەیەکی کەمنی و قورسە. ئەمڕۆکە سیرکەی لە سۆران و لە چەند شوێنێکی تری ئێشتا نەچۆتە جێبەجێکردن لەبەری نەگەیشتۆ بەدەستیان، کەی ئەو سوتەمەنی بگا بەدەستی هەر بڵێن بنزینخانەیەک یا هەر محافەزەیەک جێبەجێکرێت. لەلایەکی دیکەوە بنزینی نۆرماڵی حکومی بە 750 دیناردا بەش دەکرێت، بەڵام بەهۆی کەمی بنزینخانە حکومیەکان کە لە سلێمانی تەنیا 6 بنزینخانن لە بەرامبەر زیاتر لە 100 بنزینخانەی بازرگانی، شۆفێران ناچارن کاتێکی زۆر لە نۆرەدا بۆستن و داوای دابەزاندنی تەواوی نرخەکان دەکەن. ئەگە بیانەوێ دەیکەن، ئەگە دایانەوێ نایکەن، هەر شتێک بیانێ دەکەن، زێڕی دەکەن لە زیو زیوی دەکەن لە زێڕ. ئەوەت پێ دەرم ئەمن. ئەگەر بنزینێکی چاکیشت دادێ هەر 850 خودی خۆی زۆرە، لەبەرەوەی تۆ لە هەموو محافەزەکانی گا تەنیان لە هەرێمەکەی خۆمانە نەبێت کە بە حساب ئێمە هەرێمێکمانەوە بژاردووە، یعنی هاچۆنەڵی دڵمان پێی خۆشە گەچی سەر ڕێەوە بنزین لە هەموو شوێنەکانی گە بە 450ە بۆ باشترین کوالێتیشە.
ئەرێ وڵە زۆر تاسیر کرد بیان خۆزانی بێئیشە و بێ معاش و بێ بازاریە تاسیرەکە لە خەرکەش نەتانی زۆر پێ بگەڕیانە ئیش خۆ بێ بکاتن بە ئیسراعات وڵی ئەوزەوە دەگەر دۆستە بەنزغانەکان ئەوە لەستە خۆمانەوە ینی دەگەر دۆستە حکوومەتی کە چاودێریان سەبکات ناگای لایەنێت نابی بەنزین خراپ دەنە خەرشی ڕۆژانە تەنیا سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە و ڕاپەڕین پێویستیان بە زیاتر لە 2,750,000 لیتر بنزین هەیە پێداویستیەک کە تا ئێستا هاوسەنگی لەنێوان نرخ و دابینکردنیدا نەدۆزراوەتەوە و شۆفێرانیش چاویان لەوەیە لە زووترین کاتدا نرخی بنزین بۆ ئاستێکی پێویست داببەزێت. شۆفێران دەڵێن ئەگەر بنزین ببێت بە 850 دینار و کوالیتەکەشی زۆر باش بێت هێشتا بارگرانیە بۆ سەرجانی ئەمان چونکە ئەمان ڕۆژانە ئەو ئۆتۆمبیلانی کە بەکاری دەهێنن بژێوی ژیانیانی پێدابین دەکەن. دنیا ماجێت کورسە. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامە بین ئەو میوانانی کە ئەم شەو لەگەڵ ئێمە ئامادەیانە بێ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی کە بەڕێزیان ئەنجامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن بە سوپاسەوە لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادەی دەبێ دکتۆر زۆر بەخێر بێ هەروەها زۆر بەڕێز هەڵمەت هۆشارکەریم کە بەڕێزیان ئەنجامی پەرلەمانی کوردستانن لە فراکسیۆنی یەکێتی بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەی دەبێ کاک هەڵمەت بەڕێزیشتان زۆر بەخێر بێن ئەم کورسێک کە لەلامە تا ئێستا بەتاڵە و من چاوەڕێ دەکەم هەتا کۆتایی بەرنامە چکە نزیکی 50 دقەیە کاتم هەیە بۆ ئەوەی کە چاوەڕوانی میوانەکەم بکەم کە زۆر گرنگە بۆ ئەم بەرنامەی من ئەو میوانم لەسەر ئەو کورسی ئامادەی هەبێ ئەگەر تا کۆتایی بەرنامەکە ئامادە نەبوو پێتان دەڵێم کێیە بۆ لە بەرنامەکەش ئامادە نابن لەگەڵیشە کۆمەڵێک شۆفێری پاس بە سوپاسەوە لەگەڵ ئێمە لە بەرنامەکە ئامادەیان دەبێت ئەوان باس لەوە دەکەن کە چەند بارگرانیان بۆ دروست بووە بەهۆی ئەم ناجێگیری نرخی بنزینەوە بە سوپاسەوە دواتر لەگەڵ ئەوانیش کەمێک گفتوگۆ دەکەین بەڕێزیشتان زۆر بەخێر بێن من سەرەتا ئەچما کەرکووک بەڕاستی مەبەستمە بزانم جیاوازیەکان چۆنە بۆیە سەرەتا دەچمە لای دکتۆر ئەحمەد دکتۆر دووبارە سڵاوت لێبێ پێش هەموو شتێک ئەم دەقەی کە من و تۆ قسەی تیاکەین نرخی بنزین بە جۆرەکانیەوە لە کەرکووک بە چەندە؟ بەڵێ سڵاوتان لێبێ بە هیوا مەمولایەک باش بن سپاس بۆ ئەم دەرفەتە طبعا نرخی بنزین لە شاری کەرکووک و هەموو شارەکانی دیکەی عێراق جگە لە هەرێمی کوردستان لە 450 دینارەوە دەست پێیەکە بۆ 850 دینار بۆ 1200 شتێکی ئاوا هەتا ئەگاتە سوپەر ینی جۆرەکانیان نرخەکانیان بەو جۆرەیە کە وەکو چۆن لە پارێزگاکانی دیکەی عێراق ینی هاوتای پارێزگاکانی دیکەی عێراقە باشە ئەو گرفتەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەسەر نرخی بنزین دروست بووە لە کەرکووک و بەغداد و ناوچەکانی خواروی عێراق هەمان گرفت هەیە؟ ئەتوانم بڵێم نەخێر هەمان گرفت نییە جارجار دروست ئەبێ بە بۆنەی ئەزمەیەکەوە وەکو ئەو شەڕەی لە نێوان ئێران و ئەمریکایە ڕوئەدا بەڵام عێراق ئەوەی باشە ئەتوانێت زوو کۆنتترۆڵی خۆی بکە لە ئەو بابەتەیە بە بڕوای من کێشەی نەوت یان بنزین کەمی موارد نییە کەمی ئەو مادەخامە نییە کە ئێمە پێویستمان پێێتی بۆ نمونە عێراق وڵاتێکی نەوتیە هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی باشی نەوتی هەیە بەڵام لە مقابلە ئەبینین سرەکانی بنزین لە بنزینخانەکانە زۆر زۆرە ئەمە کێشەکە لە بوون و نەبوونی نەوتەکە یان بنزینەکە نییە بەڵکو کێشە لە خراپ ئیدارەدانی ئەو سامانە سروشتیەیە کە خوای پەروەردگار بە ئەم وڵاتەی بەخشیوە بە بڕوای من هەر مادەیەک کە ئینسانەکان پێویستیان پێێتی و بوونی هەیە بەڵام بە خراپ ئیدارە ئەدرێ ئەوەی لێ ئەکەوێتەوە کە ئێستا هەیە ئەگەر لە عێراق بێ یان لە هەرێمی کوردستان بێ کێشەکە لە خراپ ئیدارەدانی ئەو سامانە سروشتیە لە ئەو ناوچەیە بەڵێ دکتۆر گرفتمان لە پاڵاوگەکان هەیە باس لەوە دەکرێت کێشەکە بەهۆی پاڵاوگەکان بە نمونە پاڵاوگەی لانا زووەمانە دروست بووە ئەمە دەکرێت بڵین بیانویەکە بۆ ئەو گرفتێکە لە ئێستادا لەسەر نرخی بنزین دروست بووە
ئەزانی چۆنە ئێمە ئەگەر پرسیارەکە بە جۆرێکی تر بکەین بڵین بۆچی نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەرزترە وەک لە شارەکانی دیکەی عێراق ئەگەر ئەو بۆ جۆرە پرسیار بکەین نتوانین بڵین وەکو وەڵامی یەکەم بڵێک یەکێک لە هۆکارەکان گرفتە لە پاڵاوگەکانە لەوەیە هۆکاری تەکنیکی ڕوو بدا بۆ چەند ڕۆژێک پاڵاوگەیەک ڕابوەستێ کە ئەمە چەند جارێکیش لە عێراق و خودی کەرکووکیش ڕووی داوە بەڵام کێشەکە تەنها پاڵاوگەکان نییە بەڕاستی بەڵکو ینی هۆکاری دیکەی هەیە یەکێک لەو هۆکارانە بۆ نمونە لە عێراق ڕاستەوخۆ سعر بۆ نەوت و بنزین لەلایەن وەزارەتی نەوتەوە لە شارەکانە دائەندرێ و ئەوان پێڵێن بنزینی مەدعوم ینی وەگەڵێ پاڵپشتی کراو بە کوردیەکەی خۆمان کەچی لە هەرێمی کوردستان بەو جۆرە نییە ئەو خلافانەی کە لە بواری نەوت و لە کەرتی نەوتیە لە بینی بەغدا و هەرێمی کوردستانە هەیە ئەمە بەڕاستی تەسیری زۆری کردوێتە سەر ئەو بابەتە خۆ من ئەگە پرسیارەکە قڵب بکەینەوە بڵین پێشتر خۆ پاڵاوگەی لاناز هیچ کێشەی نەبوو بۆ نمونە خۆ هەر بنزینیش سعری بەرز بوو کێشەکە چییە؟ کێشەکە ئەو خلافە سیاسی قانونی ئیداری ناتوان بڵێن بە سیاسیە قانونی ئیداری ئەم سێ خلافەیە لە کەرتی نەوتا لە بینی هەرێم و بەغدایە بەڕاستی و لەگەڵ ئەوەشە هەر بەرز و نزمیەک لە وەبەرهێنا لە بەرهەمهێنان و لە هەناردەکردنی نەوتە ئەکات خەلەلێک دروستەکە لەو بابەتەیە بەنمونە ئەو کێشەی کە لە گەروی هورموز ڕوویدا لە ماوەکانی ڕابردووە. باش دەستخۆش دکتۆر ئەگەڕێم وڵات کاک هەڵمەت ئەوەی کە دکتۆر ئەحمەد باسی کرد ینی کێشەکە ناتوانین تەنها بڵێ سیاسیە قانونیە ئیداریە هەموو ئەمانی پێکەوە دکتۆر ئەحمەد وتی ئەمانە گرفتن بۆ ئەوەی کەم حاڵەت ئێستا دروست بووە لە هەر شوێنێکەوە کێشەکە دروست بووە و هەوکارەکەی هەرچیەکە بەڵام شۆفێران خەڵک لە چاوەڕوانی ئەوەدان بزانن نرخی بنزین کەی هەرزان دەبێت ینی بە دوواداچوونەکانی ئێوە ئەوەندەی کە بە دوواداچوونتان بۆ ئەم بابەتە کردبێ ئێوە بۆچی دەگەڕێنەوە و تاکەی ئەم دوو خەبەرداوام دەبێت زۆر سپاس دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە کە بابەتی ڕۆژە و پێویستە زۆر بە زیدی قسەی لێبارەوە بکرێت ئەوەی کە دکتۆر ئەحمەد وتی سیاسی ئیداری بە جۆرە لە جۆرەکان قانونیە لە نێوان عێراق ئەمە بەشێکیتی لە بابەتەکە بەشێکی تری پەیوەستە بەوەی کە ئێمە ئەوەی خوێندنەوەمان بۆ کردووە بە دوواداچوونمان بۆ کردووە بەشێک لەم قەیرانە دروست کراوە بەمەبەست ئەم قەیرانە دروست دەکرێ بۆ ئەوەی کە بتوانن بە جۆرە لە جۆرەکان نرخی بنزین لە پاڵاوگەکانەوە زیاتر بێت بۆ ئەوەی کە پاڵاوگەکان قازانجی زیاترکەن لەو بابەتە بە بەڵگەی ئەوەی پێش چەند فترەی پێشوو هیچ گرفتێک نەبوو لە پاڵاوگەکانە هیچ گرفتێک نەبوو لە بابەتەکانە بەڵام نەیانتوانین نرخی بنزین ئەوەی کە پێویستە بێتە خوارەوە لە کاتێکا کە دەبوو حکوومەت هەنگاوی جدی بنێ بۆ ئەوەی کە بنزینی پاڵپشتی کراو دابینکە بۆ هاوڵاتیان بە تایبەتی لانی کەم لە دۆخێکی قەیراناوی لەم جۆرەیە تۆ هەموو بارودۆخێکی سیاسی لە هەر شوێکی دنیا ڕوو بدات کاریگەری بکاتە سەر لایانی ئابووری تۆ کاریگەری بکاتە سەر لایانی سیاسی تۆ کەواتە تۆ حکوومەتێک نیت بتوانی خەڵک هاوڵاتیان پشت پێ بەستن بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان بەرگی هیچ ڕووداوێکی نەخوازراو ئەمە نیش باڵێ ئەمە نیشانی ئەوەیە یان ئەم حکوومەتە پلانی نییە بەبێ پلان کارەکات یاخود ئەم حکوومەتە ئەوەندەی هەوڵەدا کۆمپانیازە بەلاحەکان قازانج بکەن لەم دەرفەتانە بقۆزنەوە بۆ قازانجی زیاتر هیچ لەم دووشتە زیاتر تەفسیری هەڵناگرێت من یەک پرسیارێکەکەم ینی بابەتەکە لێرە پرسیارەکە ئەوەیە ئەمە جگەلەوەی کە جۆرێک لە قەیران دروست کراوە بۆ ئەم بابەتە لەم بابەتە جۆرێک لە ناعەدالەتیش هەیە بۆ ئەم دابەشکاری لە بنزینە ئێمە بۆ شێوەی کە بۆ ڕوونکەمەوە بۆ بینەرانیشە ڕوونکەمەوە ڕێککەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر هەناردەکردنی نەوت ئەوەیە کە 50,000 بەرمیل نەوت بۆ پێداویستی ناوخۆ پڕ بکرێتەوە باشە ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە ڕۆژانە 1,900,000 لیتر بنزین لە کۆمپانی لە پاڵاوگەی کار و لاناز ئینتاجەکرێت باشە
ئێمە باز لە پاڵاوگەی بازیان ناکەین لەبەری و پاڵاوگەی بازیان کاتی خۆی کە لەگەڵ عێراق دروست بووە عقدەکان بەوەی هەتا عێراق پێویستی بە سوتەمەنی هەبێ ئەم ناتوانێت بیکاتە بفرۆشێت باز لە پاڵاوگەی کار و لانازەکەین 1,900,000 لیتر ئینتاجی ئەم پاڵاوگەیە باشە ڕۆژانە لە سنووری هەولێر دهۆک ئیدارەکانی سۆران و ئیدارە سربەخۆکان 55 بنزینخانە بۆ 6 بنزینخانە بنزینی پاڵپشتی ئەوەی کە حکومت ناویناوە بنزینی حکومی بنزین دابەشەکە بە 750 دینار باشە ئەمە ئەوە لە سنووری سلێمانی ئێستا پێش بەرنامەکە من بە مەبەست پرسیارم لەم بەڕێزانە کردو لە راپۆرتەکەش باسی کرد تەنها 6 بنزینخانە ئەم بنزینەی بۆ دێت ئەگەر بین ئێمە بە هەموو پێوەرێک ئەمە لێک دێنەوە خاتولانە بە هەموو پێوەرە لێک دێنەوە پێک هاتەی هەرێمی کوردستان بەم شێوەیەدا بەش بووە 143 دانیشتوانی هەرێمی کوردستان دەکەوێتە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانە بە کۆی گشتی 143 ئەگەر ئێمە بین لەسەر ئەساسی ئەم دابەشکاریە لەسەر ئەساسی ئەم دابشکاری ئەم بنزینی پاڵپشتی کراوی حکوومەت کە ناوی ناو بە بنزینی حکومی دابشکەین لانی کەم ئەبێ 810,000 لیتر بنزین بۆ سنووری سلێمانی بێت بەڵام لە ڕاستیەکەشیا ئەوەیە کە ئەم 810,000 نایە کەمتر لە 100,000 لیتر بنزین دابشەکەی لە بنزینخانە حکومی کەمتر لە 100,000 کەمتر لە 100,000 بە پێی ژمارەی دانیشتوان بێت ئەبێ 800,000 ئەوێ یعنی ئەگەر بە 1,900,000 لیتر بە ڕۆژ وا هەیە 2 ملیۆن لیتر ئینتاجێتی ئەمە باز لەوە ناکەم ئینتاج و قازانجی زەبەلاحی ئەم کۆمپانیانە چییە ئەمە جگەلەوەی کە مشتقاتی نەوتمان هەیە ئێمە هەر لە نەوتی سپیە و کۆمەڵە مشتقاتی تر هەیە هەموو ئەمانە بە خامی ئەفرۆشرێت و هیچ کەسێک پرسیار ئەم داهاتە ناکە لەم حکوومەتە لەم وەزارەتی سامانە سروشتیە لەم پاڵاوگانە تەنها ئەویلانی کەم کاک هەڵمەت سلێمانی پێویستی بە چەند بنزینخانەی حکومی هەیە میکاڵم ئەوان هەساون دابشکاریشان کردووە لەوێ هەموو قەزا و ناحەیەک بنزینخانەی پاڵپشتیکرای بنزینخانەی حکومیان بۆ دابین کردووە لە هەموو سنووری سلێمانی ناو سلێمانی لێ دەرچێت 5 بۆ 6 بنزین هەندێک جاردی هەندێک ڕۆژ دێتە 4 بنزینخانە ئەم بنزینە دابش بەزەوە وەزع نییە ینی هەندێک ڤیدیۆ و هین خەڵک بڵاوێکاتەوە هاوڵاتی یعنی لە شەوە سەراگرێ بۆ سبێنێ ئەو خودکێشەکەی زۆر کێشەکەلەوە ئێمە ئەگەر بتوانین لانی کەم ئەم 810,000 بەر ئەم 800,000 لیترە دابین بکەین بۆ شۆفێری پاسەکان بۆ تەکسیەکان ئەمە ناڕاستەوە خۆ توانیمانە بەشێک لەم قەیرانی کە دروست بووە نەیەڵین کاریگەریەکی ئەو تۆی لەسەر هاوڵاتیان هەبێ بۆ کە ئێستا بەیانی تۆ شۆفێری تاکسیەک کە ئەچێ لیترێکی بنزین بە 1000 دینارە کڕێت بە 1150 دینار ئەگەر نۆرمالێک بکرێ بە کوالیتی کەمیش بە 1100 دیناریش بکرێت ڕاستەوە خۆ تەسیرەکاتە سەر کرێەکەی خۆی ئەمەزبورە لە جیفانی هاوڵاتی دەرکات بۆیە ئەوەی کە پێویستە ئەوەی کەمە بداداچوونمان کردووە لە بین لە نێوان بۆ ئەوەی کە ئەم قەیرانە بەردەوامی نەبێت ئەم سعرە لە نرخی 500 دینار بۆ 650 تا 700 دینار بۆستێ سلێمانی پێویستی بە نزیکەی 3 ملیۆن لیتر بنزین هەیە لە ڕۆژێکە بەڵام ئێستا ئێمە ئەتوانین بڵێ حکوومەت ئەگەر لەم 3 ملیۆنە تەنها بتوانێت 100,000 دابین کات کەواتە ئەمە جۆرێکە لەوەی کە کاریشان کردووە بۆەوەی کە خەڵکی سەرقاڵکەن بەوەی کە بنزینیان گران کردووە بە جۆرە لە جۆرەکان بۆی بەشێکی تر یعنی ئێستا قسە هاتە سەر پێشەوەی کە چەند ڕۆژە بۆ پرسیارەکە لەسەرەوەی 50,000 بەرمیلەکە کە بە ناوی داهات بە ناوی پێداویستی ناو خۆ دابین کراوە بۆ شۆ ئەڕەت ئێستا ئەم قەیرانیان دروست کردو بۆی ئەو بابەتە لەوێ دروست کرد بۆیە ئێمەوەی بۆچین کە بەشێک لەم قەیرانێکی دروست کراوە بۆی کە بتواندرێ بابەتی تر دوای ئەوە حکوومەت هاتووە خەڵک یعنی پێی وایە ئیتر ئەمە کارێکی زۆر گەورەی کردووە بە جۆرە لە جۆرەکان هاتووە نرخی بنزینی گران کردو لە بازارە دوایی دێت بەو نرخە بە خەڵکی بە حکوومەتی ئەلانێکە لە سەروی نرخە ئەسلەکەی خۆی دێ بە گرانتر ئەڵێ ئەبە بیدێت 850 دینار لە کاتێکە عفوونکە با یەک زانیاری پێڕۆن لە کاتێکە لە ناو پاڵاوگەی کار و لاناز نرخی بنزین لە ئێستاە کردیان 1 لیتر بنزینیان کردووەتە 850 دینار بازار و کابرای خاوەنی بنزینخانە چۆن بتوانێت بە 850 دینار لە ناو پاڵاوگە کە بنزینەکە بکرێت بێ بیتە 850 ئەمە پارە گۆڕینەوە نییە بەڵکو ئەمە پەیوەندی ئەمە بەبێ کرێکار بەبێ کرێ گواستنەوە هەموو ئەمانە ئەم گرفتانی دروست باشە دکتۆر ئەحمەد ئەوانەی ئەو قسانی کاک هەڵمەت کردی هەر بەڕاستی حکوومەت ینی ئەوەندەی کە ئێوە لەسەر بابەتەکە زانیاریتان هەبێ یان بەدواداچوونتان کردبێ حکوومەت ناتوانێت بیکە یان هەر بەڕاستی نایەوێ بیکە لا نەخان وەڵام من دەستخۆشی لە کاک هەڵمەتەکەم
لەبەرەوەی باسی کوشتنەکەی کرد بەس باسی بکوژەکەی نەکرد ئێمە کەواتە بکوژەکە ئەینە دەستی تۆ بەمان زۆر بڵێ لەم هەرێمەیە ئەزانێ ئەوە حەقیقەتە کە کاک هەڵمەت باسیەکە بەڵام لەو 800,000 بەرمیل نەوتە کە ڕۆژانە پێویستەکە بێتە ناو سلێمانیەوە کەچی ڕۆژانە سلێمانی چاوی ئەکاتەوە 100,000 بەرمیل بە بەنزینخانەکانی خۆیەوە بینە 600,000ەکەی تر کێ بردی چێ نەیهێشت بێتە ناو سلێمانیەوە خۆ گرنگیەکە لەمەیە چێ هۆکارە ینی هۆکارەکە لای کام کەسایەتیە دەستگایە حزبە بێ بەڕاستی ئەمە بەڕاشکاوی لەگەڵ خەڵکا باز بکە کاکە خەتای ئەو کەسەیە ئەوش بەڵگەکەیە ئەگەر ئێمە باسی کوشتنەکەمان کرد کوشتن ئاوایەوە بەو جۆرە ئەکوژرێ و قاتلەکە دیار نییە بکوژەکە دیار نییە بەڵام هیچ سوودێکی نییە بە بڕوای من ئەو قسانەی کاک هەڵمەت زۆر ڕاستە ئەوە کێشە گەورەکەی ئێمە لە ئیدارەدانی خراپی ئەو سامانە سروشتیە وەکو باسم کرد کە خوای پەروەردگار وەکو نیعمەتێک بە ئێمەی داوە کە چی لای خۆمان لە نێوان خۆمانە کردومانە بە نێقمەت بەسەر خۆمانەوە ئەو باسی خلافی نێوان هەرێم و بەغدام کرد کە ئەتوانین بیکەینە چوار مەلەفەوە چوار کەیس لە بینی هەرێم و بەغدایە تا ئێستا چارەسەر نەبووە بابەتی کەرتی نەوت لە بینی هەرێم و بەغدایە تا ئێستا لە چوار کەیسا قەتیس بووە چارەسەر نەبووە یەکەم چێ سەلاحیەتی ئیدارەدانی کەرتی نەوتی هەیە لە عێراقا عێراقەڵێ هی خۆم بۆ خۆم و هی تۆشە خۆم هی هەرێمی کوردستانیش هی منە هەرێمی کوردستانیش ئەڵێ نەخێر ئەوەی بەشی من هی منە بەڵام تۆ نابێت لێ پێچینەوەم لێ بکەیت چیم لە خۆم و لە خەڵکەکەم کرد نابێت کەس ڕقیب بێ بەسەرمەوە ئەوە حاڵی هەرێمی کوردستانە کە لە ساڵەکانی ڕابردووە چەند عەقد و چەند پەیمان نامە و ئەوانەی بەس لەگەڵ دەوروبەرە کەچی بیانی سەرکەوتنی بەدەست نەهێنا کەیسی دووەم تا ئێساش لە ناو پەرلەمانە ئەم کێشەیە باسەکرێەوە گفتوگۆی لەسەرەکرێ ئیراداتی نەوت و واریداتی نەوت دەستکەوتەکانی نەوت چێ وەریەگرێ عێراقەوە هیچ ئەوەی خۆی وەریەگرێ کەچی ئەوەی هەرێمیشەڵێ ئەبێ بێتەوە لای من هەرێمەڵێ نەخێر ئام بابەتی 120 ملیار و بابەتی ئەو 50,000 بەرمیل نەوتەی ڕۆژانە و ئەو بابەتانە کەیسی سێم کە کام لە کاک هەڵمەت باسی کرد باسی کرێی عمولە و ئەو بابەتانە لە عێراق ئێستا ئەوەش باسەکرێ کام لە عێراقیان لە هەرێمی کوردستان دەفعی بڵین عمولەی ئەو شەریکە و کۆمپانیایانە بکا کە نەوت بەرهەمەهێنێ ئایا لە هەرێمی کوردستان کۆمپانیایە کە نەوت بەرهەمەهێنێ پارەی کۆمپانیاکە ئەو عمولە و ئەو ئەتعاب و ئەو بابەتانە چێ ئەیدا هەرێمی کوردستان ئەیدایان عێراقیدا ئەمەش هەر هێشتا چارەسەر نەکرا و پێویستی بە چارەسەری ڕیشەیی هەیە و بابەتی موازنە و بودجە و مقابلی نەوتەکەتم بدەرێ و من ئەوەنە بودجەت بۆ ئەنێرم و ئیترەوە تا سەر ساڵ ئەم کەیسە بەڕاستی لە پەرلەمانە زۆر گەرم و گوڕەبێ لە دوای سەرساڵەوە ئیتر بزانین ئەگەر بودجە دابنرێ و جەداولی موازنە بچێتە پەرلەمانەوە اینجا هەمان تاس و حەمام لە هەرێمی کوردستان بکرێتەوە ئەم چوار کەیسە ئەگەر بێت و بەرپرسانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە چارەسەری نەکەن لە ڕەگ و ڕیشەوە هەتا حەوت پشتی ئێمە ئەناڵێنێ بەم کێشەیی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغدایە هەیە باشە ئەگەر بێت و چارەسەر نەکرێت یان بۆ نمونە کێشەکە ئێمە دەڵێن لە بینی هەرێم و بەغدادایە بەڵام ئەوە تا بینیمان وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیارێکی دەرکردووە ئەڵێ بۆ هەر لیترێک نابێت لە 850 دینار زیاتر بێ کەواتە دەکرێت و حکوومەت دەتوانێت ئەمە بکە بۆ نایکە کەواتە بۆ ئەم گرفتە چارەسەر ناکە خۆی پرسیارەکە لێرەیە لا نەخان پرسیارەکە بێجگەلەوەی کە بۆ نایکە پرسیارەکە لەوێ لێرەیە هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە ئەناڵێنێ بەم کێشەیەوە وەزارەتی سامانە سروشتیەکان جەنابەت لەکوێ بووی ئەو بڕیارە ئەفسوناویە دەرکەی کە وەکو ئیلهامێک لای خوای پەروەردگارەوە دێ بۆ هەرێمی کوردستان جەنابەت لەکوێ بووی وا 10 ساڵە خەڵک ئەناڵێنێ بەهۆی گرانی بنزین و ئەو بابەتانەوە ئەو بەڕاستیە بێ ینی جواب بداتەوە بێ وەڵام بداتەوە بۆچی تا ئێستا ئەو بڕیارە جەریئە ئەو بڕیار وەڵام من لە یەکێک لە کەناڵەکانە ئێستا پێشەوەی بێمە ژوورەوە گەنجێکم بینی
ئەیود ئەگەر فلان بەرپرس نەبێ ئێمە ئەمرین لە برسا دەستخۆشی لێەکەین کە کردوێتی بە 850 دینار یعنی تەسەور کە خەڵکێک گەشتوتە ئەو قەنەعەتی کە بنزین کە لە ینی بنزینی عادی ئەڵێم لە 1500 و 1300 و 1400 بگاتە 850 ئەمە ئینجازە لای ئێمە سەردەمێک بنزینی سۆپەر بە 850 دینار بوو لەبەرەوە یعنی ئەو پرسیارێکە بێ وەزارەتی سامانە سروشتیەکان جوابی بداتەوە و ئەو بڕیارەی کە ئێستا دەری کردووە نابێ لە 850 زیاتر بێ ئەو ڕاستیە دەرەخا کە بەداخەوە حکوومەت ئەو ئەرکەی لەسەر شانێتی ئەنجامی نەداوە وەکو خۆی و ئەیتوانی زۆر لەوە زیاتر ئەنجام بدا وەکو کاک هەڵمەت باسی کرد لەبەر پاڵاوگەکانی خۆیان لەبەر مەساڵحی شخصی خۆیان ئامادەنین قوربانی بە مەسلحەتی شخصی خۆیان بدەن لە پێناوی خەڵکەکەیە. دەستخۆش دکتۆر ئەگەڕێ وڵاتان دواتر ئەچمە لای ئەو میوانانەمان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان ئامادەیان هەیە بەڕێز کاک ڕزگار عەبدوڵڵا کە بەڕێزیان لە سندیکای شۆفێرانەوە نوێنەری شۆفێرانی هەم تەکسی هەم پاسەکانیشن کاک ڕزگار زۆر بەخێر بێ. کاک ڕزگار ئەگەر بۆ نمونە من وەک شۆفێرێک کە سیارم پێەیە گرفتم هەبێ لەگەڵ گرانبوونی بنزین بەڵام بۆ شۆفێرانی هێڵی گواستنەوە ڕەنگە دووقات و سێقات بێ گرفتەکە لای ئەوە چییە گوزارێ لەگەڵ گرانبوونی نرخی بنزینە؟ ساقی تەکسی پاس بەڵێ ئەگەر هاوڵاتیەک زەرۆمەندی جارێک بێ ئەمان دوو جار زەرۆمەندن لەبەرەوەی ڕۆژانە بژێویان لەسەر ئەو سارانەیە لەسەر ئەو سارانەیە ئێمە برادرش فەرمووی 6 بەنزیخانەیە لە شاری سلێمانیە لەم 6 بەنزیخانە داوامان کردووە بۆ پاس و تەکسیەکانی دەرەوەی شار و ناوی شار 3 بەنزیخانەمان بنێ لەبەرەوەی ئەوان سەرە نەگرن ئێمە پاس ڕۆژ ناڕۆژێک لە خەتەکانە جاریوایی ژەگا ئەو ڕۆژەی کە تەرخانەکە بۆ سەرەی بەرەکەوێ ئەچێ بۆ بەنزین تاقە لە ئیشەکەی ڕوات تا سەری بەنزینەکەی بەرەکەوێت ئەم بەنزینەکەش ئەمڕۆ لە زۆربەی بەنزینخانەکان داوامان کردووە پاسەکان کە دێ سەراگرێت ئیشی ئەفەوتێ بە تەنچەکەی پڕکات 50 لیتر بەنزینیان ناوتێ 50 لیتر بەنزین بۆ پاسێکیان بۆ تەکسیەک بۆ ڕۆژانە کە ئیش و کار و معیشەتی لەسەرەوە بێ بۆی دەرنانێت ئێسێمەوە دوێنێ لە سندیکای گواستنەوە لە برادەرانی گواستنەوەشەوە لە هەموو لایەکەوە لە قامقامێتەوە هەوڵێکمان ناوە کە بەنزیخانەکانیان بۆ جیاکەنەوە لەبەرەوەی معیشەتیان لەسەرەوانێ لەسەر و سارانەیە کە ئیشیان بڕوات ئێستا ئیشەکان ناڕوات بە حەقەت پێ بڵێم ئەمان کارگرانێکی زۆریان لەسەرە خەڵکیش کاگە ڕزگار خەڵکیش گلەی ئەکا ئەڵێ هەر ناوێری سواری تەکسیبی یعنی ڕێک وەکو دوو پشک پێێتەوە ئەیەن شۆفێری تەکسیەکان ئەمەندا نرخیان گران کردووە یعنی ڕەنگە ئەوانش حەقیان هەبێت بەڵام ئەگەیان لە بەڕاستی لەو گرفتانە نییە کە لە لای شۆفێری تەکسیەکان دروست بووە ئەینجاری وایە ئەڵێ زۆر نزیکی شەیتر لە 5,000 کەمتری نییە شۆفێری تەکسی ئەمە ناوی بنین بێویژدانی یان ناوی بنین ئەوەی کە بەڕاستی حەقیانە و یعنی دۆخەکە وای کردووە کە ئەوانیش ئەو بڕیارە بدەن بێویژدانی لای ساق تەکسیەکانەوە نێوی بێویژدانی لای حکوومەتەکەوەی بە حەقەت پێ بڵم تەکسیە گەچێتە بەردەمی عاداتێک لیتری بە 1500 بە 1300 تێکات نەفرێ لە ڕاپەڕینەوە بێنێ بۆ بازار پێی بڵێ 5,000 باشە بای چەندی بەنزینەوێت وانە بڵێ ئێوە بە دوواداچوونتان کردووە کاک ڕزگار بە دواچوونمان کردووە ئێستا من نەخۆم دوو ڕۆژە بەڕێگەوەم بەنزیخانەمان بۆ تەرخانگوون بۆمان جیاکەنەوانێ لەم 6 بەنزیخانەیە هیچ نەبێسییانمان بۆ دابین کرد بۆ تەکسی و پاس دەرۆی شار و ناوی شار هەچەند کەمیشە بەس ئیتر وەچعەکە وایە تاکو تۆزە باشتریە گەبێ ئەمەش قەنەعەتمان بەوە هەیە لەگەڵ بەڵێنیان پێیاون ئەوتان بۆ بکەن وەڵی بەڵێنیان پیاوی لای قامقامێتەوە ئەمەمان بۆ بکرێ ئەمەمان بۆ بکرێ بەس تا ئێستا بە حەقەت هیچ بەنزیخانییان دەزیشان نەکردو جیاشان نەکردو من دوو ڕۆژە خۆم لەسەر خەتەم لە قایمقامێتەوە کاکدانا ڕایدی هاتوچۆیە لەگەڵ سندیکا لەگەڵ گواستنەوە لەگەڵ قایمقامێتیشە بە دواچوونەکەین شتێکیان بۆ بکەین کە ئەمە کاراسانیەکیان بۆ بکەین تا ئێستا هیچ جوابێکی وامان وەرنەگرتوەوە بۆ ئەو بەنزینە 750یەکە بۆیان دابین کرێت باش دەست خۆش کاک ڕزگار ئەگەر مایکەکە بێ بەو ئاوڕێی تەنیشتت بەخێر بێیت سپاسەکەم
بەڕێستان پاستان پێەیە شۆفێری پاسن بەڵێ گرفتەکانی ئەوە چییە؟ من لێپرسراوی هێڵی سەرچنارم باشە 165 پاسمان لایە بەڵێ ئەم 165 پاسا نیوەی زیای گازە و باقیەکەی بنزینە ئێمەش ساقان داواکەن وەکو ئەو ئیزدیحامشمان لەسەرە وەکو ڕێگای سە بۆ نمونە من هێڵی سەرچنار تۆ نەفرێک گەنی لەوە بە 750 بەڵێ بێت لەوە 750کە هیچ نامێنێتەوە بۆ سایق پاسەکە ئەنی تۆ سەیریکە لە دووڕیان و هەموو کەسێکی سلێمانی ئەزانێ ئەو ڕێگا تا کۆگەیتۆ ئەسحابەسپی جاروای تۆ سعاتونیەکی پێچێ بۆ یەک لاکە لە سەرچنارەوە تاکو گەڕیتەوە ئەسحابەسپی کوڕە لە سەرچنار وەرناگەیتە بازار ئەنجار کێشەکەشمان ئەوەیە ئەنج ئێمە من لەسەر یەک دوو خاڵ قساکەم بەڵێ ئێمە بنزینێکمانەیە بە 750 بنزینمانەیە بە 1000 بە 1500مانە هەتا بگرە زیاتریش باشە زۆر جار ئێمە سێرەکەی بنزین تێکەین بە 1200 بگرە 750ەکە زۆر کوالیتی باشترە تا 1200ەکە بۆ ئەن تۆ جاروات تەبری دەکەیتەوە بە 750ەوە یەک دەنی کێشەنی بەڵێ بۆچی بە 1200ەکە بنزینەکە کێشەیە یعنی کوالێتیەکەشی باش نییە ئەو بنزینەی کە سیحری زیاترە زۆریان کێشەکەی کێشەیە هەر بۆ سیارە ئەنجا من حەزم کرد نازام ئەو کاکە بەرپرسی سوتەمەنیە نازم حەزم کرد یەک شتێکەیە بیخەمە بەرچاو من خۆم لە بنزیخانەکە بنزینم تێکردووە لەبەر عەدادەکە بووم لژنێ داتی بەسەر بنزیخانەکە کاتێک کێلیان هەیە کێلە ئەوەی 20 لیترە ئاسنە دوو قوڵفیەیە هەر بێمیانوت بە یارمەتیان مەچنە دەرەوە لژنەکە بە ئێمە فاستێکە و بنزینە بکەین زانی چەند لیتری تیەکە ئەم عەدادەکە تۆ لێ دێمە 20 لیترە من حرمەتمەیە بۆ زۆری بنزیخانەکان کامیان بەڕێزن بەڵام نەک ئەوانەی کە ئیسە من باسێکم عەدادەکی خێرا کێلیان داگرت و ئەو لوجنە بنزین 20 لیتریان نووسی و تیکە کردیانە کێلەکەەوە 16 لیتر بوو فێڵەوە شاکرێ من ئێستا ڕێم 750 لەوانەیە 1600 شەکەوێ لەسەر ئەو 750 کە تۆ تێگەی بە 750 لەوانەیە 1000کەوێ لەسەر ئەم حکومەتە خۆی بەرپرسە ئەبێ خۆی بچێت لوجنەی هەیە ئەم سوتەمەنیانە چی ئەکەن من 750 تێکەم 1200کەوێ لەسرم عەدادەکە 20 لیتر نییە من 20 لیترم بۆ تێکا 20 لیتر نییە من خۆم بە چای خۆم لوجنەکە خێراتی پیانە لە چواردۆری بنزیخانە ئێمەیان وەستان وتیان نابێ بڕۆنە دەرەوە هەتاکو چارەسەری ئەم کێشاکەن چەند لیتری تێ کردووە یەکەیەکە بە هەمومانی وت لەزگەیە لە هەر چواردۆری بنزیخانەکە بوو بە تەلەفۆن و تەلەفۆنکاریە چارەکی پێنەچوو لە زەکەیان دێکردەوە ئەنی بە تەلەفۆنی بۆ ئێمە کەسێکمانیە بەرپرس بێت یعنی بۆ هەرەبێ بە تەلەفۆنێک خێرا ئەم کێشانە حەڵ کرێ بۆ کەسی عقوبە نادان بۆ یعنی ئەم بنزیخانەی مەسئولێکە یەکسەر بە تەلەفۆنی حەلەکرێ ئێمە هەزار کێشەمانەیە هەزار کێشەمانەیە لەسەرەوە بابینەوە سەر مۆزوعی پاسەکان ئێمە 2000 و تقریبا 400 پاسمانەیە لەم سلێمانەیە ڕۆژانە لەگەر هاوڵاتیە کێشەمانێ یەکێ داوای تەبری دەکات ئەگەر خۆتان هەموو کەسێکەوەی کە سیاری پێ بێزانێ تەبری دەکەیتەوە ئەگە تۆ بە 10 لیتر لێرە لە ئەسحابەس پێمە بیبینە سەرچنار تەبری بکەیتەوە بە 15 لیتریش ناچیتەوە سەرەوە ئەمانە کێشەمان زۆر زۆرە باش دەستخۆش ئەگەر مایکەکە بیت بە و کاکەیتر بە خێر بێن زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکەتان لێەکەین سپاس بۆ ئێوە تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە بۆ ئەم قەیدانی دروستبوونی بنزین و سوتەمەنیە لە هەرێمی کوردستان و سلێمانی بەڕێزیشتان شۆفێری پاسن بەڵێ لێپرساوی هێڵی ئاشتی بەرانان دلێر مستەفا سەڵدەتین زۆر بەخێر بێ بەڕاستی لەسەر کوالەتی بنزین هەرچی قسە بکەی کۆتایی نایە لەسەر نرخیش بە هەمان شێوە بەڕاستی هەچیتە بنزیخانەیەک نووسراوە کوالەتی 99 ینی ئینەکەی ئۆکتانەکەی 92 سیرەکەی کە بنزین تێکەی و پێی ئەڕۆی سیرەکەی ڕەنگە هەفتاش نەبێ ینی پێویستە لیژنەکانی قایمێت چاودێری سوتەمەنی بە دواداچوون بۆ وانە بکەن لە ئەمڕۆ من شۆفێرم هەیە لە هەشتی بەیانیەوە تا نزیکی 5 لای فیتر بۆ لەبەر ئەوەی بنزینی تێکردو دوێنێ تەنچی داگرت و لە ئیش و کار بووە و بنزینەکەیش کوالەتیکی ئۆتۆی نییە
تێکرێتەوە بە 1200 دینار بە هەمان شێوە سیارەکەی بڕێ ینی بەڕاستی ئەم کێشانە زۆرن پێویستی چارەسەرکردنی هەیە. نەفەری 750 دینار ئەو ئیشی کە ڕۆژانە بۆ نمونە شۆفێرێکی پازدەیکا و بەشێکی بە پارەی بنزین و ئەوەش کوالەتیەکەیەتی کە زۆر جار زەربە لە پاسەکەی ئاەتەوە و پێویستی بە مەصرفێکی زۆر هەیە لە چاکردنیا و بەڕاستی بە قازانجێم ئیشە لە چیا بێ ینی بەتایبەت لەم کاتەیە کە نرخی بنزین ئاوا گرانە و بنزینی حکومیش ئەو چەند بنزیخانەیە کە و ڕەنگە دەرفەت نەبێ ئەوە نەتوانن زۆربەی شۆفێرانی پاس بۆ بە 750 بنزین تێ بکەن هەر پاسەکانتان لەبەر دەرگای ماڵەکانتان نادانن باشتر نییە؟ وڵا بێگومان ئێستا من وەک ئەرزی جنابتم کرد ئەمڕۆ بنزینی تێکردۆ 20 لیتر باوەڕاکەم 20,000 پێ پیا کرد بێ معنی بەڕاستی سعرەکانیش بەرزە تۆ جاروەها ئەڕۆی تو هەیتەوە شتێکی وات بۆ نامێنێتەوە ئەی تۆ ئەیچی بۆ ماڵ و مناڵت ئەیچی بۆ مەصرفی سیارەت ئەوە لای فیتەروانەی واز لێبێنە ئەمە بەس تۆ باز بنزین سوتەمەنیەکە ئیتر بە ئەوانەی تر ڕۆنگۆڕینێک لەولاوە شکانێک لەولاوە ئەمانە هەمووی کێشن ئەی تۆ ڕۆژانەیەکت 20,000 25,000 بیستی بە ڕاوە بنزین ئەبێ 5,000 چی لێ بکەیت ئەی بەشی بژێوی ناکە بەڕاستی قورسنی شەکان دەستان خۆش بێت من گاڵتەم کرد دەهانتان نایەن بۆی کە پاسەکانتان لەبەر دەرگای ماڵەکانتان دانێن چونکە بەڕاستی خەڵکانێکی زۆر هەیە بە پاس هاتوو چۆ دەکەن دەبێت بێگومان ئێمە هەمیشە چاومان لەوانەش بێت بەڵام دەمانەوێت بەڕاستی گرفتەکان چارەسەر بکرێت بۆی هەم ئێوە ئیشەکانی خۆتان بکەن بۆی هەم هاوڵاتیانیش پەکیان نەکەوێت ئەگەر مایکەکە بێ بەو کاکەی تر بەخێر بێن زۆر سپاس دەستخۆشتان لێکم علی لێ پرساوی خەتی کارزەوە 162 پاسمانەیە باشە دیارە مەعاناتەکانمان زۆر هاوارەکەین کەس گوێمان لێ ناگرێ هیوادارین لەم بەرنامەیەوە بەشکم چارەسەرێکمان بۆ بکەن و ژێمان لێ بگرن ئیشاڵڵا مەعاناتەکانیەوە چییە؟ لە ڕووی سوتەمەنی و مەعاناتمان زۆرە لەم ماوەی مانگە زیاتر لە 10 سیارەمان وەلفی جام بووە ئەم بنزینە کوالێتەکەی خراپە مادەی سیکۆتینی زۆرە وەلف جامەکە وەلفی مەشینەکە بەڵێ ئینجارە بنزینەکە ئێستا تەبی جیان نەکراوەتەوە 3 بنزینخانەیە نەک 6 لە سلێمانیا ئێمە من پاسمان دوێنێ شەوچووە سەرەی گرتووە هەتا ئەمڕۆ دەوری سعای 11 بەریکەوتۆ 50 لیتریان ناوەتێ 50 لیترەکە بەشی ڕۆژێک و تاقێکی ناکە عنی ماقول نییە کابرا لە 2 ڕۆژە ڕۆژێدانێ بۆ سەرەگرتن لە بنزینە بنزینەکەش ئەو کوالێتنی ئێستا داوامان کردووە لە ڕێکازداش و بەنزخانێکمان بۆ جیا بکەنەوە گەری شەڵا ئەومان بۆ بکەن تۆزێک کاراسانیە اینجا گازەکەشمان هەر ئەینی شەر بنزین ئێمە نیوەی سارەکانمان گازە ئەویش هەر لیترێکی لە 600 دینار و ئەوش نزیکی 1000 دینار بۆ تۆ 950 سوتەمەنیە بێگومان ئەرەوەی دیارە ئێم پاس یەشێکە لە کۆڵەکەی ڕاگررتنی ئەم شارە ئێمە گەر ناسار بینێنی ڕاگرین ئەم شارە پەکێکەوێ هەموو کەسێ ناتوانێت تەکسی بگرێ یەک ڕۆژ پاس ڕاوەستێ ئەو تەکسی ئێستا بە 5,000 بۆن منە ئەدبا بۆ ڕاپەڕین ئەو ڕۆژەی کە پازیش ناکە بە 10,000 ناو بە چونکم تەکسی فریا ئەو نەفەران ناکەوێت اینجا جیلێکی فەقیری ئەم شارەشە و هەموو کوردستان بە پازاوت چۆکە ئەگەر پاس بوەستێ هەموو یعنی دایرە و دەوایرەکانی شاری ژەوەستێ ئێمە هیواداری نەگەینە ئەوەی کە پاسەکانمان ڕاگرین چون ئەگەر پاس ڕاژیرە بە حەقەت لە هەر شارێکە دایرە و دەوایرەکانیش پەشیانەکەوێت بەڵێ دەستان خۆش بێت زۆر سپاس کاک ڕزگار قسێکتان مابوو بیکەن فەرموو بەکات بەمە بە میوانەکانیش بەس فەرموو قسەکانت وەڵام من جیروگرفتی پاسەکانی ناوشار بەڕاستی جیروگرفتیان زۆر زۆرە بەڵێ جیروگرفتەکانەوەیە ئێمە ساحەمان نیە ساحەی پاسکە لێ بۆچێ ناوشارە ساحەکان مەدەنین هەر بە ڕۆژانە کرێ زیاگەن لەسەر سەحانەکانیان لەسەر برا شۆفێرەکان باشە خەتمان هەیە 7 ملیۆن دینار بۆ مانگێکەیە 7 ملیۆن دینار زۆرە هەمانەیە 5ەیە ئەمە خەتمانەیە دایە ئەم ساحانە زۆر جیروگرفتان بۆ دروستەکە من وەکو سندیکا ڕۆژانە ئاچمە ناو برا شۆفێرەکان و لێ پرساوێڵەکان سان لەگەڵاگەم بە حەقەدەمە زۆر گرانەکەوێت لە سەریان من داواکەم لە حکومەت لە شارەوانی بۆچی ئێمە 2 مرورمانەیە ڕۆژهەڵات و ڕۆژاوا و
دوو تربیەمان هەیە قەیچێکە با دوو گەراجیشمانە بێ ڕۆژاوە ڕۆژەڵات هەموو 23 خەتمانەیە لەم 23 خەتە لە دوو گەراجاکۆی کەینەوانێ و داهاتەکەشی بۆ حکوومەت بێ و ئەو خەڵکانشی سفادی لێ بکەن. زۆر باشە جاکاک ڕزگار ئێمە با جارێ کێشەی سوتەمەنی و بنزینەکەتان بۆ چارەسەرکەین بەڵێن بێت ئەگەر ئەوە چارەسەر بوو یەک بەرنامەی تایبەتان بۆ کەم لەسەر کێشە و گرفتی هێڵی پاسەکان کە لە ناو شاردان بزانین گرفتەکان چییە ئەو کاتە شارەوانی و لەیلاخانیش بەڵێن بێبێنینە سەرخەت بۆی چارەسەر و کێشانەتان بۆ بکەین. با من بگەڕێمە لای میوانەکانم کاک هەڵمەت ئەندامی پەرلەمانی کوردستانن نوێنەری ئەم خەڵکن نوێنەری ئەمەشن خەڵکانێک دڵنیان پێداون بۆ ئەوەی کە گرفتەکانیان بۆ چارەسەکەن لەگەڵ ئەوەی کە پەرلەمان تا ئێستا کارانیە بەڵام خۆ ئێوە بە دوواداچوون دەکەن بۆ بابەتەکان بۆ کەیسەکان ینی شۆفێری پاس شۆفێری تەکسی خەڵکی داما و ینی دەبێ بە دوواداچوونەکان هەبێ بەچی گەشتون ینی تا ئێستا ئەوەی کە هەیە چییە؟ من دەستخۆشییان لێکمەوە هاوڕێیانە و هەواڵانە کە لێرانن بۆ خستنە ڕیشەشەکانیان کێشە و گرفتی سوتەمەنی و بابەتی سوتەمەنی تەنها لە کەمی نییە مەسەلەن لە قەیرانەکە لەوەیان نیە بەڵکو کێشە و گرفتی سوتەمەنی لە چەند ئاراستەیە کە هەموو ئەم کێشە و گرفتانش کە هەیە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر برا شۆفێرەکانە بێت کاریگەری لەسەر پاس و تەکسیەکانە بێت ئێمە بەردەوام لەسەر خەتین بەڕاستی بە هەر قەیرانێکە بەداخۆ خۆزگا وڵاتی ئێمام هەرێمەی وانە بووە کە بەردەوام قەیران دوای قەیران بتوانین ئێمە چارەسەری بکەین و بە دوای چارەسەری قەیرانەکانە بڕین وەکو وتم لە بیدایەتی بەرنامەکەشەوە ئەم قەیرانە ئەوەندەی ئێمە هەستەکەین دروست کراوە ئەوەندە هەست ناکەین بەڕاستی قەیرانێکی واقعی بێت و وجودی هەبێت لە هەرێمی کوردستانە بەڵام دوجار خەڵکی هەژار باجەکەدا من ویستم بێ مەسەر ئەو بابەتە یعنی ئەوەی کە هاوڕێم دکتۆر ئەحمەد وتی لە بابەتەکەیەوە بکوژەکە لە لێرە لە لای ئێمە وەزارەتی سامانە سروشتیەکانە کوژەکە هاوڵاتیان هەموو ئەوانن کە کوژراون و جیرۆدەی دەستی ئەم سیستەمان ئەم سەقەتی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە بەڵام کوژە ڕسمیەکە ئەو بە تایبەتی لە ئێستاە کە بەزەقی دەرەکەوێ وەزارەتی سامانە سروشتیەکانە وەزارەتی سامانە سروشتیەکان بە جۆرە لە جۆرەکان ڕێگە خۆشکەرە بۆی ئەم قەیرانە دروست بێت تاکو شەریعەت بدا بەوەی کە نرخی بنزین بۆ ئاسەگرانیە بمێنێتەوە لەبەر ئەوەی ئەمە هەموو پاراستنی قازان ینی پاراستنی بەرژەوەندی کۆمپانیەکان و بەرژەوەندی شخصەکانە لەم بابەتەیە بۆیە ئەمە پێویستی بەوەیە حکوومەتێک بەڕاستی حکوومەتێکی حکوومەت دادپەروەران لەگەڵ ئەم بابەتە مامەڵە بکات ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان بە تایبەتی بۆ ئەم خولەی کە ئێستا هەڵبژێراوین و بەڵام لە پەرلەمانە دەست بەکار نەبووینەوە وەکو کارکردن و یاسادانان ئەو بابەتە تەنها چارەسەر بەوە ئەبینین ئەوەیە کە حکوومەتێک دروست بێت لە هەرێمی کوردستانە بەڕاستی هاوڵاتی هەست کە حکوومەتی خۆیەتی هاوڵاتی هەست کە ئەم حکوومەتە وەکو باوک مامەڵی لەگەڵاکە هاوڵاتی هەست کە ئەم حکوومەتە حکوومەتێک کە هەست بە معاناتەکەی ئەکات ناکرێ ئێمە قەیرانێک دروستە بێ لەسەر ئاستی دنیا قەیرانەکە ڕوبەڕووی سوتەمەنی ئەبێتەوە لە هەرێمی کوردستانە حکوومەت لە باتی بێ خۆی دەعمی هاوڵاتیان بکە دەعمی بەنزیخانەکان کە بۆ ئەوی لانی کەم لەو نرخی بنزین و سوتەمەنی لەو ئاستیا بمێنێتەوە کە پێش قەیرانەکە هەبووە ئەو دێ دووبارە قەیران دروست دەکاتەوە قەیرانەکە قوڵ ئەکاتەوە جارێتتر دێتەوە بە دەستکەوت بە هاوڵاتیانی ئەفرۆشێتەوە ئەڵێ من ئەها بنزینم لە 1150 دینارەوە کەم کردوێتەوە بە 850 دینار ئەبێت دەستخۆشیشی لێ بکەین خەڵک دێنە سەر شاشەکان بەداخەوە خەڵک دێنە سەر شاشەکان ناچارێکم بۆی بڵێ حکوومەتێکی باشە ئەمە دەستخۆشی هەیە کە هاز بنزینی کردوێتە 850 بیر لەوە ناکاتەوە کە بەر لە قەیرانەکە بنزین خۆی لە 850 دینارا بووە بەر لە قەیرانەکە خۆی لە 800 دینارا بووە ئەو بنزینی کە حکوومەت بە ناوی خۆی داوایەکە 750 دینار بوو ئێستا دەستیش ناکەوێت لەباری ئەو بابەتەوە بۆیە ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بۆەوە هەیە کە ئێمە حکوومەتێک دروستکەین حکوومەتێک بەڕاستی لە خەمی هاوڵاتیان نەبێ حکوومەتێک بێت لە زاخۆوە هەتا ئەگاتە گەرمیان هەتا ئەگاتە هەورامان خۆی بەخاوەنی بزانێ هاوڵاتێکە ناک بێ قەیران دووبارە گەمارویەکی دیکە بخاتەوە سەر ناوچەیەکی هەرێمی کوردستان ناوچەیەکی تریش پڕکات لە هەندێک بابەتی قسە و قسەڵۆک و شتی خراپ لە بازار لەگەڵ ئەمەشدا بە حکوومەت بەرینە ئەو لاوە ئەوە پەیامەکەمان گەشتووەکە چۆن چارەسەر دەکرێت و گرفتەکە لەکوێدایە بەڵام با تۆزە بینە سەرخاوەنی بەنزیخانەکانیش ینی یەکێک لە شۆفێرەکان باسیەوەی کروتی بۆ نمونەگەر تۆ بای 20 لیتر بێت کە سریان کردو 16 لیتر دەرچووە تۆزێک بابەتی ویژدار و ئەو شتانە تەبان بە گشتگیری قسە ناکەین هەمیشە جزئێکەیەڵینەوە بۆ ئەو کەسانێک کە بە ویژدانەوە کار دەکەن کاسپی دەکەن
بەڵام ئەمەش بە خۆی ینی خاوەن بەنزیخانەکانیش گرفتیانە لەگەڵ کاتێک کە حکوومەت هەم لە ڕووی کوالێتی هەم لە ڕووی کەمیەت و ئەو بڕێک کە دەیفرۆشن بە شۆفێرە لاەخان کاتێک کە حکوومەت خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی هەندێک پرۆسی کرد هاوکاری هەندێک شوێن بۆ ئەتوانێت لە هەمان کاتە ڕقیبش بێ بەسەرەوە بەڵام ئێستا دێ ڕقابەتی چییەکە لە کاتێکە ئەو ڕێگری لێکە تەنکەرێ بنزین بەرێ بۆ هەولێر ڕێگری لێکە لە حدودەکانەوە تۆ تەماشای سلێمانی مەکە سلێمانی بەبێ گەڕانەوە بە حکوومەت لە ئەنجومەنی خۆجێی سلێمانی ڕێگەی داوە هەندێک لە کۆمپانیەکان بنزین و سوتەمەنی هاوردە بکەن بۆ ئەوەی کە ئەم قەیرانە قوڵتر نەبێتەوە خۆ ئەگەر ئەم ڕێگە پێدانە نەبووایە زۆر دەمێبوو لە سلێمانی ئەم قەیرانە دروست ببوو زۆر دەمێبوو لە سلێمانی ئەم بابەتە دروست ببوو کاتێک کە حکوومەت خۆی نەتوانێت بەڕاستەقینە مامەڵ لەگەڵ قەیرانەکانە بکە هاوکار و دەعمی بنزیخانەکان هاوکار و دەعمی کۆمپانیەکان کە و کاتە ناشتوانێت چاودێریان بەسەرەوە بکە ئەبێ گلەی بکەین بەڵام ئەبێ گلەی بکەین کە لەسەر ئەوەی کە حکوومەت ئەبێ ڕقیب بێ بەسەر هاونیشتیمانیەکە بەسەر کۆمپانیەکانەوە بەسەر بنزیخانەکانەوە لایانی پەیوەندیدار ئەبێ ڕقیب بێ بەسەر کۆمپانیەکانەوە بەسەر بنزیخانەکانەوە بۆی کە ئەو فێڵەی کە لە هاونیشتیمە لە هاوڵاتیانمان نەکرێت لە شۆفێرەکانمان نەکرێت ئەو بێویژدانی کە هەیە کە بەشێک لەوانە نیشانی بێویژدانی ئەو چاوچنۆکی کە بەشێک لە سەرمایەدارەکان بەشێک لە خاوەن کۆمپانیەکان هەیەە بتوانێت ڕێگری لێ بکرێ بەڵام بەداخەوە حکوومەت بە ئەرچی خۆی هەڵنەساوە کاتێک کە حکوومەت بە ئەرچی خۆی هەڵنەسێ خاوەن سەرمایەکانمان بە ئەرچی خۆیان هەڵناسن و بنزیخانەکان بە ئەرچی خۆیان هەڵناسن دوجار قوربانی سەرەکی لەم پرۆسەیە هاوڵاتیانی کەم دەرامەت و هاوڵاتیانی بێچاری ئەم هەرێمە دەستخۆش دکتۆر ئەحمەد هەر کاتێک کاتبی تا سلێمانی لێرە بنزینت کردوتە ئۆتۆمبیلەکەت یعنی هیچ کاتێکە بووە لە سلێمانی بنزین زۆر جار هاتووم باشە هەر کاتێک هاتبێتم پێویستم بەوە بووە بەڵام لە ئەهلی تێم کردووە نەچوومەتە حکومی باشە لە ئەهلی شتێت کردبێ لە گەڕانەوە تا بۆ نمونە کە چوویتەوە بۆ کەرکک و بنزینەکەت لێرە تێکردووە هەستت بە جیاوازی ئەو بنزینە کردووە کە ئەگەر لە کەرکک تێت کردبێ وەک لەوەی کە لە سلێمانی تێت کردووە ئەمێ بزانم ئەو کوالێتی کە باز دەکرێت ئەو خراپی بنزینی کە هەیە لانەخان من لێتی ناشارمەوە بەڵێ لێتی ناشارمەوە با زۆر بە سەراحەت قسە بکەین من هەر کاتێک هاتبێتم بۆ سلێمانی ناڵێم هەموو سەفەرێک بەڵام زۆر جار لە بنزیخانەکانی سلێمانی من بنزینم تێ کردووە هەموو کات نا بەڵام جاری وا هەبووە بەڵێ هەستم پێی کردووە بنزینەکەی ئەوەی لە سلێمانی کردومەتە سیارەکەەوە زۆر جیاوازە لەو بنزینەی کە لە بنزیخانەیەکی کەرکک ئەیخەمە سیارەکەەوە بەو پێە ینی هەستی پێکەم من هیچ کاتێکش محەسەن و سوپەر و ئەوانە بەکار نایەنم بنزینی عادی بەکارێنم هەست ینی ئاشکرا هەستی پێکەم من وستمە وەڵامە وەرگرم ینی ئەم جیاوازیەیە لە ڕووی کوالەتی بنزینەکەشەوە ینی بۆچی ینی کێ هۆکارە کە ئەم بنزینە لە ڕووی کوالەتیەوە خراپ بێت چی وا دەکات ئەزانین چۆنە لانەخان با یەک شتێ بە جەنابت و بە ئەو بەڕێزانەش باسکەین خراپی کوالەتی بنزین چەند هۆکارێکی هەیە یەکەم ئەوە هیچ کەم تەرخەمی حکومی و لایەنی ڕقابی و چاودێری ئەوەی کە ئیشەکانیان وەکو خۆی ئەنجام نادەن و هەر کەسێکیش وەگەڵێ کوتەکی لێوە دیار نەبووی تر پێی خۆی لێ درێژەکە و زۆر بە ئاسایی جرت و فرتی خۆیەکە لەگەڵ ئەوەشە بێویژدانی هەندێک لە هاوڵاتیان من وەکو هاوڵاتی تەماشایەکەمەوە بەرپرس نییە خاوەنی بنزیخانە هاوڵاتیە ئەوە ئەگەر بچی مایکێ بخەیتە بەردەمی بە کەیفی خۆی دەمیەکاتەوە بە جنێودان بە حکوومەت و بە ئەملاولا و بە حزبەکان کەچی خۆی لەم لاوە گەندەڵە ئەو مامەحاجیە باسی کرد ئەو برادرە با تەمەنی گەورە نەکەم تەمەنی درێژ بێ ئەو ینی ئەو براگەورەی ئێمەکە باسی بەو جۆرە مامەڵاکەن و ینی کوالەتی بنزینەکەیان خراپە و یان عەدادەکەیان دەستکاری ئەەکەن من هاتم وابزانم گوێتان لە دەنگم نەبوو هاتم بڵێم وڵایی ئەگەر وایە ئەم حکوومەتە و ئەم بەرپرسانە هەر شایانی ئێمن چونکە گەندەڵی لە ئێمەوە دەست پێکا لە هاوڵاتیەوە دەست پێکا بەڕاستی زۆر جاریش ئەوەی کە ئەو گەندەڵیاکە لە سرەی پێشەوەی مزگەوتان نوێژەکە ینی بەداخەوە نەویژدان نە دین نە زەمیر نە ئینسانیەت نە عاتیفە نە کوردایەتی نە
نیشتیمان و خۆشەویستی خاک و ئەو شتانە تەسیر لە ئینسانێک نەکا ئەم ئینسانە بۆچی باشە وڵا پشتی ملی بگری و لە زیندان ناداینی بەڕاستی لەگەڵەوەش ئێمە کاتێک قسە بە حکوومەتەڵێین ئەبێ خۆمان لەو گرفتە خاڵی کردی بێتەوە کاکە من کاتێک کاڵێم فلان بەرپرس تۆ گەندەڵی نابێ خۆم گەندەڵ بم دوایە قەل بە قەل ڕوود ڕەش بێ کەواتە دکتۆر زۆر بە کورتی ئەم گرفتەی کە هەیە ئەگەر چی من دەبوو لەم بەرنمەیەدا لایانی پەیوەندیدارم لەگەڵدا بێت چونکە بەڕاستی ئێمە دەست بۆ هەر بابەتێک دەبین هەر کەیسێک دەبین گرنگە بەلامانەوە کە لایەنی پەیوەندیدار لەسەر ئەو بابەتە لەسەر خەت بێ لەگەڵمان بۆی بتوانین ئەنجامێک نەتیجەیەکمان پێ بێ کە کۆتاییمان بە بەرنمەکە هێنا من زۆر هەوڵمدا لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لە هەولێرەوە میوانێکی تایبەتم هەبێ لەسەر ئەو بابەتە بزانین گرفتەکان چییە و ڕێگەکانی چارەسەر چییە بەداخەوە هیچ کامیان ئامادە نەبوون لەسەر ئەم بابەتە قسە بۆ ئێمە بکەن ئەو کورسیەی کە لە تەنیشت مندایە دکتۆر ئەگەڕێمە وڵات ببوورە ئەو کورسیەی کە لە تەنیشت مندایە لە سەرەتای بەرنمەکە وتم چاوەڕێیەکەم تا کۆتایی بەرنمەکە ئەگەر میوانەکەم هات بە سوپاسەوە ئێمە مەمنونی دەبین بۆ ئەوەی بتوانین ئەنجامێک بدەین بە بینەرەکانمان بەڵام بەڕێوبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی کە بەڕاستی دەبوو نوێنەرێکیان میوانێکیان لەم بەرنمەی مندا ئامادەی هەبێ کە هەوڵی زۆرمان لەگەڵدان ئامادە نەبوون بێن لەسەر ئەو کورسیە دانیشن بۆ ئەوەی ڕوونکردنەوەی ئەم دۆخە بە بینەرەکانمان بدەن نوێنەری بەنزینخانەکانی سلێمانی دەبوو لەم بەرنمەیە ئامادەی هەبێت بۆ ئەوەی کە تۆ دادەنیشی باسی بێویژدانی هەندێک لە خاوەنی بەنزینخانەکان دەکەی وەڵامێکی پێبێ بۆت ئەگەر چی تۆ دەکەویتە قەیرانەوە دکتۆر ئەحمەد بەڵام لایەنی پەیوەندیدار ئامادە نییە بێ ڕوونکردنەوە بە ئامادە نییە گوێ لە خەمی خەڵک بگرێ و ڕێگەی چارەسەردا بنێ کەواتە بە سوپاسەوە من سوپاسی بەڕێستانەکەم کە هەم جیاوازیەکانتان لە بینی ناوەڕاست و خواری و عێراق و هەرێمی کوردستان باس کرد هەم گرفتەکانتان باس کرد بەڵام من ناچارم بە تۆ بڵێم ئەرێ دکتۆر ئەحمەد دەکرێم دۆخە چارەسەر بکرێ سوپاس دەکەم ئەگەر وەڵامێکم بیتەوە بە کورتی بەڵێ ئەرەوەڵا ئەکرێ و زۆریش ئاسانە بۆ حکوومەتێکی لەو ئەوەی کە خۆیان باسەکەن حکوومەتی کردار و ئەو بابەتانە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەنجامی بدا یەکەم پێویستەکە ینی بەو پێی کە من لە کەرکووکا ژیان بەسەرە بەم و کەرکووکیش ئیداریەن سەر بە عێراقا ئێستا ئەبێ لە بینی هەرێم و بەغدایە ئیتیفاقێکی هەمیشەیی لە کەرتی نەوتیە ئەنجام بدرێ و ئەو چوار کەیسەی کە باسم کرد لە کەرتی نەوتیە وەڵامی هەبێ و چارەسەر بکرێ خاڵێک کە زۆر زۆر گرنگە پێویستەکە کار بکرێ بۆ یەکخستنی داتابەیسی تەوزیعکردنیان دابەشکردنی سوتەمەنی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە چکە کاگەڵمەت باسی کرد هەرێمی کوردستان لە نێوان شارەکانی خۆیان ینی جیاوازی ئەکا بۆ دابشکردنی سوتەمەنی لە سلێمانی جۆرێکە لە هەولێر جۆرێکە لە دهۆک جۆرێکە لە ڕەبجەش جۆرێکە کە ئەمە بەڕاستی پێویستەکە یەک بخرێتەوە و لەگەڵ ئەوەشا ئێمە هەوڵ بدەین سیستەمی دابشکردنی سوتەمەنی لە هەرێمی کوردستان هاوتای عێراق بێ ئێستا عێراق وا خەریکە بە ئەلیکترۆنی ئەکا پێویستەکە هەرێمی کوردستانیش کار لەسەر ئەوە بکە کە بیکاتە ئەلیکترۆنی و ئیتر چی دیکە بە وەرەقە و کاغەز و کۆبۆن و ئەو شتانە نەمێنێ و لەگەڵ ئەوەشا لە ڕێی ئەو بە ئەلیکترۆنیکردنەوە حرەکەی ئەو لۆری و بار هەڵگرانەی کە نەوت ئەهێن و ئەبەن بنزین ئەهێن و ئەبەن بۆ شارەکان بۆ بنزیخانەکان ئەبێت چاودێری بکرێ و لەگەڵ ئەوەشا ڕۆژانە حکوومەت وەزارەتی سامانە سروشتیەکان ئەبێ بڵاوی بکاتەوە ڕاگەیەندراوی هەبێ کە من بۆ سلێمانی ئەو ڕێژەیەم نردووە بۆ هەولێر ئەو ڕێژەیەمان نردووە ئەوەنە بنزیخانەیە هەیە ئەمڕۆ ئەوەیان وەرگرتووە ئەما بێ بەڕاستی خەڵکی هەمووی بیزانێ و لەگەڵ ئەوەشا کە ئەم خاڵە زۆر زۆر گرنگە پێویستەکە عقوبات و سزاکان لەسەر ئەو کەسانەی کە احتیکار ینی هەڵگرتنی ئەو سامانە سروشتیە ئەکەن بۆ ئەوەی لە بازار گران بێ لەگەڵ تەهریبکردن بە تەهریبکردنی یان دوو لە ڕووی جەنابتان بە کوردیەکەی بڵێن دزیکردن لە کەرتی نەوتیە ئەبێ زۆر بە توندی ڕوبەڕووی ئەو جۆرە کەسانە ببنەوە بەڕاستی ئەبەم جۆرە ئێمە ئەتوانین سەیتەرە بکەینە سەر کەرتی نەوت لە هەرێمی کوردستان بەڵام پرسیارە جەوەریەکە لەوەیە
ئێمە کە ئەتوانین ئایا ئەنجامی ئەدەن یان نا من بڕوا ناکەم ئەنجامی بدەن جا من ویستمەوە بڵێم بە هیوای ئەوەی بە هیوای ئەوەی تر هیواکە ئەکرێ ناکرێنە بەڵام بە هیوای ئەوەی هەموو ئەو ڕێگەت شارانەی کە بە ڕێستانداتانە بچێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە سوپاسەوە لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیتە بوو سوپاس ماندوومان کردی دکتۆر کاک هەڵمەت هۆشیارکەریم ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن یەکێتی کاک هەڵمەت سوپاس بۆ بەڕێزیشان ماندوومان کردن سوپاس بۆ ئەو شۆفێرە بەڕێزانش کە لە بەرنامەکەی ئێمە گرفتەکانی خۆیان خستە ڕوو ماندوومان کردن سوپاس بۆ ئێوەش. بەڵێ عزیزان تۆری ئەم جارەشمان کۆتایی هات من ناتوانم پێتان بڵێم هیچ ئەنجامێکی هەبوو ئەوەی کە لەسەر ئێمەیە گرفتەکەمان خستە ڕوو کە دەمانیش بەڕاستی نەیخێنە ڕوو هەر دەمان و بەشکم چارەسەر بێ گرفتەکەمان خستۆتە ڕوو کورسەکەمان بە بەتاڵی بەجێهێشتووە بە هیوای ئەوەی لایانی پەیوەندیدار ئەگەر ئامادەش نەبوو بێتە بەرنامەکەی ئێمە و هەندێک لەو کەسانە ئامادەنی هەر قسە بۆ کەناڵی کورسات بکەن بەڵام ئێمە ئەگەر لە شاشەشەوە ئێمە دەبینن و بێگومانیشین کە دەمان بینن لەژێر خۆتان لێوی خۆتانەوە پرتەو بۆڵەم مەکەن هەوڵ بن چارەسەری ئەم دۆخە بکەن تا چیتر خەڵکی فەقیر و هەژار باجی هەڵەکانی ئێوە نەدا. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوە.